پۆستی سەرۆک کۆماری عێراق بابەتی گەرمی دەستبادان و ململانەی نێوان پارتی و یەکێتی. پارتی بۆچی نایەوێت جارێکی تر دکتۆر بەرهەم ببێتەوە با سەرۆک کۆمار؟ ڕۆژ بە ڕۆژ لە وادەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق نزیک دەبینەوە و سات بە ساتیش گۆڕانکاریەکان خێراترە بن. هێزەکانی سونە و شیعە هەر یەکە و لەلایەکەوە سەرقاڵی خۆڕێخستن و دروستکردنی هاوپەیمانین. هێزە کوردیەکان ئەگەرچی لە یەکەم ساتەکانی دوای هەڵبژاردنەوە هاواری یەکڕیزیان لێ بەرز بوو و هەموو داوای پێکەوە چوونیان بۆ بەغدادیان دەکرد بۆ بەدەستێنانی مافەکانی گەلی کورد، کەچی ئێستا نەک ئەوەی یەکڕیز نین و هیچ پرۆژەیەکیان پێ نییە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد، بەڵکو خەریکە وردە وردە لەسەر پۆستەکان و دابشکردنی کێکی دەسەڵات بەرتەوازە و دژبەیەک دەبن و لێدوانی تون دەخەنە نێو میدیاکانەوە و سەرقاڵی پلانگێڕین لە دژی یەکتر. سەرۆکایەتی کۆماری عێراق کە لە دوای ساڵی 2005ەوە پشکی کوردە و بە پێی ڕێکەوتنی سیاسی نێوان پارتی و یەکێتی پۆستەکە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. لە خولی پێشووی سەرۆکایەتی کۆمارەوە پۆستەکە جیاواز لە خولەکانی پێشوو بۆ تەمایی ململانەیەکی توندی نێوان هەردوو حیزبەکە. لە ساڵی 2018 هەردوو هێزەکە بە دوو کاندیدی بەهێزەوە چوونە ململانەی نێو پەرلەمان و سەرنجام کاندیدی یەکێتی کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بوو توانی ببێتە براوەی ململانێکە و کلیلی سەرۆکایەتی کۆمار بەدەست بێنێت. السيدات السادة النواب، نتاج الجولة الثانية: برهم صالح 219، فؤاد حسين 22، باطلة 24 وفارغة 7، المجموع 272. وإشارة إلى المادة 70 بالدستور، يكون المرشح الفائز هو الدكتور برهم صالح قاسم رئيسا لجمهورية العراق. لو كاتوا بارتي ديمقراطي كردستان كاتوشي وشكسته بو دكتور برهمي وكسر كومار خستني وليستي نيار سرسختكانيوا چون كشكستي بكانديدي تايبتي بارزاني هنا بو بارتي زياتر لا صالح اجماع مليكي فرمي لقل دكتور برهم احمد صالح نكرد وكسر كومار بلام روداوكاني هريمو عراق رقان ندا دريجة بودو خبدريتو چند جاري كيتر سەرکردەکانی پارتی و دکتۆر بەرهەم لە دەوری یەک مێز کۆبوونەوە و سەرۆک کۆمار لە بەغداوە دوو جار هاتە هەولێر و هەر سێ سەرۆکایەتیەکە و سەرجەم هێزەکانی کوردستانی کۆ کردەوە و پێکەوە باسییان لە مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان کرد. ناوبەناو پارتی و سەرۆک کۆمار پەیوەندیەکانیان بەرزی و نزمی تێدەکەوێت و هیچ کات بە سەقامگیری لە هیچ دۆخێکدا نەماوەتەوە. لە پاش هەڵبژاردنی پەرلەمانی عێراق لە ئۆکتۆبەری ئەم ساڵدا جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان مەیلی خۆی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار نیشاندا و ئاشکرای کرد کە ئەگەر ئەو پۆستە بۆ پارتیش نەبێت دەبێت بۆ کەسێکی نێویەکێتی بێت کە پارتی لەسەری ڕازی بێت. بە ئاشکرا بازدەوە دەکەن جگە لە دکتۆر بەرهەم ساڵح ڕازین بە هەر کارکتەرێکی نێویەکێتی کە پۆستەکە وەربگرێت. هۆکاری ئەمەش دەگەڕنەوە بۆ لە دەستدانی ئەو دوو کورسیە پەرلەمانیەی کە بە بڕیاری کۆمسیۆن لە پارتی وەرگیرایەوە بە بیانووی ساختەکاری و درایەوە بە کاندیدانی یەکێتی لە پارێزگاکانی هەولێر و نینەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا گرژیەکان و لێدوانە توندەکان زیادی کردو. پارتی بە شێوەیەکی جیاواز لە جاران باز لە وەرگرتنی پۆستەکە دەکات و وتەبێژی ئەو حیزبە دوو جار مەیلی حیزبەکەی بۆ وەرگرتنی پۆستەکە نیشاندا و ڕایگەیان کە پارتی ئەو پۆستە بە شایستەی هەڵبژاردنی خۆی دەزانێت و هیچ بیانویەک نییە بۆ ئەوەی یەکێتی جارێکی ترە و پۆستە وەربگرێتەوە. وتەبێژی پارتی بەڕوونی ئەوەی ڕاگەیان کە ئەو ڕێکەوتنەی یەکێتی باسی دەکات بۆ دابەشکردنی پۆستەکان کۆتایی هاتووە و هیچ کاراییەکی نەماوە لە نێوانیاندا کە ئەمە یەکەم جار بوو بەرپرسێکی پارتی بەو شێوە ڕاشکاوە باز لە کۆتایی هاتنی ڕێکەوتنامەی استراتیژی بکات بۆ ڕۆژی دوایی جارێکی تر. وتەبێژی پارتی بەتوندی هێرشی کردە سەرێکێتی و ئەو کەسانەی کە لە خولەکانی ڕابردوودا سەرۆکایەتی کۆماریان کردووە ڕایگەیان چەند خولێکە پۆستەکە لای یەکێتیە و هیچ سوودێکی نەبووە بۆ خەڵکی هەرێم. بۆیە پێویستە هەموو لایەنەکان بەڕێکەوتن ئەو پۆستە دیاری بکەن لەبەرەوەی ئێمە زۆرینەی کورسیەکانی هەرێممان بەدەستێناوە و ئەو پۆستە بە شایستەی خۆمان دەزانین. و میکانیزمی چۆنەتی بڕیاردانەکە هەمووی دەگەڕێتەوە کە چۆن گفتوگۆ بکەین و پێکەوە لەسەر ئەو بابەتە ڕێککەوین کەسێکی شایستەی کە
هەموو لایەنەکان پێی ڕازی بین طرح بکرێت و پێشنیار بکرێت. ئێمە لە پارتی دیموکراتی کوردستانیش لە سۆ ڕوانگەوە خۆمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە مستحقتر دەزانین کە ئەو پۆستە پڕکەینەوە. شارپرێس زانیوێتی ئەم فشارانەی کە پارتی دەیکات و داوای پۆستەکە دەکات بۆ ئەوەیە یەکێتی بیر لە ڕێکەوتنێکی نوێ بکاتەوە لەگەڵ پارتی و لەبری دکتۆر بەرە مەحمەد ساڵح کەسێکی دیکە کاندید بکات بۆ پۆستەکە چونکە پارتی بڕیاری کۆتایی داوە بە هیچ جۆرێک ڕازی نەبێت بە کاندیدکردنەوەی دکتۆر بەرهەم. پارتی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا دوان لە بەرپرسانی باڵای یەکێتی بانگهێشتی پیرمام کردووە و پێشنیازی ئەوەی بۆ کردوون کە خۆیان کاندید بکەن و پارتی پشتیوانیان دەکات. هیچ کام لەو دوو کەسە بەڵێنی تەواویان بە پارتی نەداوە و پێیان وتون دەبێت یەکێتی خۆی تەکلیفی ئەو پۆستەمان بکات ئەگەر نا ئێمە داوای ناکەین چونکە دەزانین دکتۆر بەرهەم تا ئێستا بەهێزترین کاندیدی یەکێتیە. وتەبێژی یەکێتی لە وەڵامی لێدوانەکانی وتەبێژی پارتیدا ئاماژەی بەوەدا کە لێدوانە توند و زبرەکانی وتەبێژی پارتی کە گوزارشتە لە ڕای حیزبەکەی خزمەت بە یەکڕیزی و تەبایی نێوماڵی کورد ناکات و ئەوان پێداگری دەکەن لە وەرگرتنەوەی پۆستی سەرۆکۆمار بۆ حیزبەکەیان و هەرخۆیشیان کاندیدی پۆستەکە دیاری دەکەن. وتەبێژی یەکێتی وەک ئاماژەیەک بۆ شکستەکەی پارتی دەڵێت ئەوان دەیانەوێت پۆستەکە جارێکی تر بۆ ئەوان بێت جا بە یەکڕیزی بێت یان بە هەڵبژاردن بۆ ئەوان کێشەیەکی نییە چونکە پێشتر هەردوو ڕێگەکە تاقی کراوەتەوە. ئێستا جارێکی تر یەکێتی و پارتی یان دروست بڵێین پارتی و دکتۆر بەرەم ئەحمەد ساڵح لە ململانەیەکی توندان و خەریکی دەستبادانی یەکترن ئاخۆ کامیان دەتوانێت ببێتە براوەی ئەو ململانەیە و کۆتایی بە یاریەکە بێنێت. ڕەنگە ڕووداوەکانی ڕۆژانی داهاتوو وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بەڵام چاودێران و شارەزایان پێیان وایە دکتۆر بەرهەم ساڵح بەهێزترین و شیاوترین کاندیدی کوردە بۆ ئەو پۆستە و پشتیوانی بێت چەند و چوونی ئەمریکی و ئێرانەکانیشی مسۆگەرە و نزیکترین کەسیشە کە کورسی سەرۆکایەتی وڵات بباتەوە بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو.